و ئەگەر برێم عەقڵ گرنگترە یان 5 حسەکە ئێستاکە ڕوون دەکەینەوە کە عەقڵ گەورەترە لە 5 حسەکەی. گڵاچێک ئاوی بینە قەڵەمەکی لە ناو دابنێ، قەڵەمەکەی بەڕاستی دەبینیان بە خواری دەبینی؟ چێ جواب دەداتەوە؟ بە خواری دەبینی، بەس قەڵەمەکە خودی خۆی چییە؟ ڕاستە. کەواتە ئێستا عەقڵەکە ڕاستە یان حسەکە چیانە گرنگترە؟ وەکو عەقڵەکە گرنگترە لە 5 حسەکەی وەنیە؟ چونکە تو قەڵەمەکەی بە خواری دەبینی، بە چاوی دەبینی وە خوارە، بەڵام لە ڕاستیدا ڕاستە. چونکە لۆ بە عەقڵ دەزانی ئەوە شکاندنەوەی فیزیاییە و شتەکە احتیمال دەکەینە سەر عەقڵی، احتیمال ناکەینە سەر 5 حسەکەی ئەگەر ئەها مقارنە بکەین. ئەو جارە دێن شتێکی کەمان هەیە لە عەقڵی گەورەترە. تەماشاکە ئەمە حسمان هەیە لەگەر ئاسەوارەکە برێن ئاسەوارەکە و ینی شتەکە باشە؟ ئەمە ئەو شتانەی کە زانستی پێدەینین 5 حسەکە باشە؟ ئەوە ئاسەوار و شتەکەش باشە لەگەر ئاسەواری. ئەوە تەبیعەتی دکتۆری ئەم کەسێک پێی ناخێنرێتەوە. دووەمینان دێن عەقڵ باشە؟ لە عەقڵی ئاسەوارەکە هەیە بەڵام شتەکە نییە، ئەوەش واضح بووە نییە؟ دێنە سەر خەتووی سێم هەر معلومەی پێدەینین کە پێ دەرێن خەبەر صادق، هەواڵی ڕاست. مەسەلەن لۆ نمونە ئەتوی ئێستا تەماشا سپێدەی دەکەی دەرێ لە کەرکووچێ حادیسەک ڕوویدایە منداڵک مرد، مایان نمونەک کە 2-3 ڕۆژ لەو پێش ڕوویدا لە ڕێی بەغدایە 3 کەس بە حادیسێکی سارێ وفاتیان کرد. نە حادیسەکەمان دیتیە، نە بریندارمان دیتیە، نە جێمان لە هات و هاواری ئەو کەسانە بووە، نە ئەو مندارێک کە بریندار بوو لە عائیلەی 3 ڕۆژ لەو پێش شتێکی وا ڕوویدا دەمێ وەکو نمونەک بینمە تێ بگەین. یعنی ئەمە نەچوینە تەعزیەکەی، نە تەعزیەکەمان دیت، نە جێمان لە گریانی مندارەکەی بووە، بەڵام هەمومان قەنەعەتمانەوەی ئەو شتێ ڕاستە. لۆ چونکە مەسەل لە سپێدەی باسی کرد، لە پەیامی باسی کرد، لە کەی 24 باسی کرد، لە ئاوا باسی کرد، لە NRT باسی کرد. ئەگەر ئەمە تەلەفۆن بکەین لە بۆ یەکەکی وێن خزمەکمان لەوێن دەربی برێن کاکە و حادیسێ ڕوویدا دەرێ ئەرێ وەڵا خزمەک تێ خزمی وانە ئەوە ڕاستە فران کەس مردی ئەرێ وەڵا مرد خوا لێی خۆش بیتە، خوای گەورە دەرەجەی شەهیدی پێ بدە. ئەتوی ئێستا کە هیچ نەدیتیە، یعنی نە ئاسەوارەکە دیتیە نە شتەکەشت دیتیە، کە سێ باوەڕ نەکە چێ لەنگۆ باوەڕ ناکە بۆ حادیسەی کە ڕوویدایە بەچە ئەو شتەیە بوو، بەچە ئەو پێ دەرێن خەبەر صادق. مستحیلە هەموو تەلەڤیزۆنەکان لەگەر ئەو برادەرەی کە تەلەفۆن لۆ کردیە هەمویان لەسەر چ کۆک ببنەوە لەسەر درۆیەکی واضحە؟ ئەو پێ دەرێن خەبەر صادق، تەواو دەگەی یەقین واضحە؟ ئەوجا ئەرێ بکانە ئەمە دەچینە سەر شتەچی. حەزرەتی ئادەم گوتی چێ زەوی ئاسمانی دروست کردیە؟ خوا. دوایە کە نوح هاتیە دەرێ خوا هەیە، دوایە کە حەزرەتی ئیبراهیم هەیە دەرێ خوا هەیە. پێغەمبەری جیاجیە لە کاتی جیاجیا لە شوێنی جیاجیا هەموو دەرێن چیە؟ دەرێن قیامەت هەیە، خوا هەیە، خوا باوەڕبوون بە خوا واضحە؟ ڕۆژی دوایی هەیە. چێ جنی دیتیە؟ کەس نەیدیتیە، بەس باوەڕمان پێ هەیە. چێ مەلایکەتی دیتیە؟ 2 مەلایکە لەسەر شانمە، یەک باشی دەنووسی یەک خراپەی دەنووسی. چێ مەلایکەتی دیتیە؟ کەس نەیدیتیە. لۆ چونکە مەلایکە چییە؟ مەلایکە خەبەر صادقە، جن خەبەر صادقە، ڕۆژی دوایی خەبەر صادقە. ئەو کە ئەمە لۆت بسەلمێنم بە عەقڵ ڕۆژی دوایی لۆ بسەلمێنم دەتانم؟ لۆت بسەلمێنم ڕۆژی دوایی هەیە؟ دەتانم بە عەقڵ لۆت بسەلمێنم؟ نا، چونکە خەبەر صادقە، یعنی لەو مستەوایە نە شتەکە دیارە نە ئاسەواری دیارە. لۆت بسەلمێنم مەلایکەت هەیە دەتانم؟ نا ناتانم. لۆت بسەلمێنم جن هەیە دەتانم؟ ناتانم واضحە؟ چونکە لۆ ئەسڵەن ئیشەکە نە ئاسەواری دیارە نە شتەکەش دیارە، هیچی دیار نییە، بەڵام باوەڕیش پێ دەکەین. ئەوە پێی دەرێن چە؟ باوەڕبوون بە غەیب کە یەقینیشین، یەقینین بە قیامەتی، بەڵام هیچ شمان لێ دیار نییە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.